هەڵمەتبەر ئەی جەنگاوەری دڵ ئاگرین ئەی پێشمەرگەی هەڵمەتبەر ئەی جەنگاوەری دڵ ئاگرین ئەی شۆڕش گێڕی چەک لەشان بەبیر و بڕوا کۆڵای ئەی شۆڕش گێڕی ئەی پێشمەرگەی هەڵمەتبەر ئەی جەنگاوەری دڵ ئاگرین ئەی شۆڕش گێڕی چەک لەشان بەبیر و بڕوا کۆڵاین ئەی پێشمەرگە ئەی پێشڕەوی بێبەشان و چەوساوەکان ئاڵا هەڵگری ڕزگاری بۆ هەرگیز نەحەساوەکان تۆ سەربازی ئەو ئامانجەی کە ئالەمێک ڕزگار دەکا چی دەردی چار هەڵنەگرا بۆ چەوساوانی چار دەکا تۆ کۆمەڵی تۆ خاراوی کوورەی خەبات و شۆڕشی هێزی ئەژنۆ و تینی دڵ و جێهیوای چینی بێبەشی تۆ ڕابەری گەلی کوردی بۆ ئازادی و خودمختاری پێشەنگی زەحمەتکێشانی بۆ ڕزگار بوونی یەکجاری وەی کە شۆڕشی کوردستان بێپشودان بێسرەوتن دەبەیتە پێش هەنگاو هەنگاو تا دووە بواری سەرکەوتن تۆ پێشمەرگەی ڕۆژی سەخلەت تۆ ڕۆڵەی ڕۆژی تنگانەی تۆ سەرسەرتی کۆڵەدەی تۆ لەمان دووبوون بێگانەی با دژواریش بێ ڕێگاکەت دەی پێوی هەڵەتا و هەڵەت بیرت ساغە و بەرچاوت ڕوون قەت زەینت ڕێناکا غەڵەت تۆ پشکۆیەک لەو ئاگرەی کە ئاسنیش دەتاوێنێ تۆ دڵۆپی ئەو بارانەی دەریای بەرین بەدیدێنێ تۆ باوەری بوومە لەرزەی دڕی زەوی دەلەرزێنی کێو و تەلان لە بندێنی هەموو جیهان دەهەژێنی سادەی لەشکری دوژمنان ئاگر تێبەردە بشکێنە گاڵەی پێکە بیفەوتێنە ڕیشەی لە بندا دەربێنە چۆن بای شەماڵ هەوری چڵکن ڕادەماڵێ لە ڕووی ئاسمان ئاماڵە هێزی داگیرکەر لەسەر تاسەری کوردستان داڕێژین حکمی خۆمان بشکێنین ستەمکاری بۆ پێشەوە بۆ سۆسیالیزم ڕزگاری بەخشی یەکجاری